بەڵام تەکنیکی باشتر و نوێ بەکارهێنین. ئاوی بەنداوی دەربەندیخان دەگیرێتەوە بۆ دۆزینەوەی تەرمی ئەو گەنجەی کە سێ ڕۆژ پێش ئێستا لە سەر ڕووباری سیروان لە شاری کەلار خنکا ئەوەی بینن لە دیمەنەکان ماوەی سێ ڕۆژە بە بەردەوامی تیمەکانی غەواسی بەرگری شارستانی گەرمیان و گەنجان و خۆبەخشانی کەلار بە بەردەوامی دێنە سەر ڕووباری سیروان وەکۆی بیننەوە یەکێکە لە تەکنیکەکانی گەڕان بۆ تەرمی ئەو گەنجە کە بە ماتۆری جێتسکی شەپۆل دروستەکەن و لەگەڵ ئەوەشدا بەهۆی ئەوەی ئاسی ئاوی ڕووباری سیروان بەرزە بڕیار دراوە کە ئاوی بەنداوی دەربەندیخان بگیرێتەوە بۆی ئاسی ئاوی ڕووبارەکەش کەم بکار. من قسە لەگەڵ کاگەنوەر سەرپەرشتاری تیمی غەواسی بەرگری شارستانی گەرمیانەکەم. کاکەنوەر لە کەیەوە ئاوی بەنداوی دەربەندیخانە گیرێتەوە و کەی کاریگەریەکەی ئەگاتە ئێرە؟ بەڵێ بەخێر بێن، دیارە ئەمڕۆ دوای نیوەڕۆ ئاوەکان بەستۆر ڕەنگە کاتژمێر کاتژمێر 12 ساعت ژمێری بوێت لە کاژێر پێرجی بەیانی بگاتە لای ئێمە ئەوەی کە هەستی پێ بکەین کە ئاوەکە کەم بێتەوە و سوودی بۆ ئێمە بێت. باشە، ئاوەکە چەندێک ئاسەکەی دابەزێت بۆیەوە چ کار ئاسانیەکە کات بۆیەوە؟ ڕەنگە وەکو ڕێژە نەتوانم بڵین ئەوەنە مەودایەکی ئەو نەکەم بکات، نازانین چەند چاوێک داخەن، بەڵام سوودەکەی لەوە ئەبێت هەنێ شوێن هەیە وەکو پێشتر باسمان کرد 80 سانتیم بێن، ڕەنگە بێتە 20 سانتیم یاخود زیاتر کەمتر، ئەو کاتە بتوانین بەلەم و پیادە بگەڕین و کناری ڕووباری سیروان بە جوانی و باشتر و دیارتر بێت بۆمان، ڕوونترە بێتەوە بۆمان. کاگەنوەر ئەمڕۆ جگەل لە تیمەکانی بەرگری شارستانی گەرمیان پێما بێت لە شوێنەکان دیکەشەوە تیمی بەرگری فریاکەوتنی سلێمانی هاتوون بۆ هاوکاریەوە. بەڵێ تیمێکی بەرگری فریاکەوتنی سلێمانی هاتوون، تیمێکی 6 نەفرێکن بە کەرەستە و بەلەم و ئەو شتانەی خۆیان شان بەشانی ئێمە ئەمڕۆ ئیشیان کردو و ماندوو بوون دەستخۆشیان لێکن. باشە کاگبرام، ئەگەر وەکو باس لێ کرد کە ئاوی بەنداوی دەربەندیخان ببەسرێتەوە بەردانەوەکەی بگیرێتەوە ئاسیای ڕووباری سیروان کەمەکات، ئێوە گەر ئاسی ئاوی ڕووبارەکە کەم کات تەکنیکی گەڕانەکانتان چۆنە بێ، شێوازی گەڕانەکانتان نەگۆڕن؟ بەتەکی دەبێ بیگۆڕن. ئێمە ئێستا پلان و بەرنامەی خۆمان ئەبێت بۆ سبەینی ئینشەڵا ئەگەر ئەو شێوە بێت ئێمە دامان نابوو ئەمڕۆ ئەوە بکەین، بەڵام تەکنیکی باشتر و نوێ بەکارهێنین. ڕەنگە دوای ئەوەی کە ئەم خەڵکە بڵاوی کرد ئێمە بچینە دایرە کۆبنەوەمان هەبێت لەگەڵ بەڕێوەبەری بەرگری شارستانی بەرنامەی نوێ و گونجاوتر کە بۆ ئەم ڕووداوە کە ساڵانی پێشوو چ بووە چۆن بووە بەرنامەی ترمان هەبێت و ئیشێک بکەین کە سەرەداوێک یاخود تەرمەکەمان دەست بکەوێت. دەستەکان خۆش کاکەنوەر، زۆر سپاس دەکەم. ئەگەر هاوکارم دیمەنەکان نیشان دات خەڵکێکی زۆر لە خۆبەخش و لە گەنجانی گەرمیان هاتوونەتە سەر ڕووباری سیروان بە دوای تەرمی ئەحمەد لوقمانی تەمەن 26 ساڵدا دەگەڕن کە سێ ڕۆژ پێش ئێستا بە مەبەستی ڕاوماسی هاتە سەر ڕووباری سیروان و خنکا. تاوەکو ئێستا تەرمەکەی نەدۆزراوەتەوە، هیچ سۆراغێک لە تەرمەکەی نییە تاوەکو ئێستا بەهۆی بەرزی ئاسی ئاوی ڕووباری سیروانەوە بڕیار دراوە لە دوای نیوەڕۆی ئەمڕۆوە ئاوی بەنداوی دەربەندیخان دەگیرێتەوە بۆی ئاسی ئاوی ڕووباری سیروان داببەزێت و کار ئاسانیتر بێ بۆ تیمەکان بۆ گەڕان بە دوای تەرمی ئەو گەنجەدا.